سڵاو ئێمە لە بخير تێکایەوە يا سرشاهم بخير لنا ناوی بەڕێزت ناوي من بختيار علي قادرة تەمەنت تمنم مزار ونصو شفت بينجا ئاستی خوێندن عاسق خندن دون متوسطة خێزانداری کاک بەختیار بلجان خەڵکی کوێی هاد نفسي سليماني لە کەیەوە ئەم کارە دەکەیت لا حفتاو نوع ئەی کاک بەختیار بازاری باڵندە چۆنە بازار بالنده استبعام توزي كسبوا وكو اوسانا معوا بۆ والله بهوي اصلا قيد انا وما يقدون بواسطي بكسابتيكو امشتانا توزي بازار فرقي كدوا وتيري شرزان بوا لقلوا ئەم باڵندانە هەمووی کوردستانن یاخود لە دەرەوە نا هیچی کوردستان نییە خورما خۆرە ئەوەی جنوبە ئەم کەناریانەی ئێرانە هەروە بێتەوە بچین بۆ ژوورەوە کۆکتێلەکانەوە ئوسترالیا بەبەقەکان ئەفریقی هەیە و تایلەندیش هەیە ئەمەزۆنیشی هەیە هەر لەو مەنتیقەیە کوردستان هیچ باڵندەیەکی نییە بەس هینی بووکە سوورە و ئەمانە هەیە ئەویش کوردستانی سەوز لە نوعی کردووە ئەی ئەمانە چۆن دەست دەکەوێت لە دەرەوە هاوردە دەکرێت هەر لە دەرەوەیە من بەڵێ لە بەغاوە لە مووسڵەوە لە ئێرانەوە لەم شوێنانەوە مامەلەکردن بە باڵندە قەدەغە نییە نانەعتیادیە بەش کێوی نەبێت ئەمانە ڕاو دەکرێن نانەعتیادیار هەیە خۆی ئەی چۆن ئەمانە چووکمەوە بەڕڵایەکی ناشی ئەمرێ ئەو دانەی کە بۆی داانەی تایبەتی خۆیەتی باڵندەکان چۆن زیاد دەکرێن و زاڵژێ دەکەن لە چ وەرزێک لە مەوسمی هەموو ساڵێک 4 زاوزەیەکەن لە تێری حوبەکانەوە لە کۆکتێلەکانەوە لە بەس بۆ تووتی تۆزەیە دەگمانە هێرکەکردن فرۆشتن و مامەلەکردن بە باڵندە زیان بە سروشتی کوردستان ناگەیەنێت واللهی ئەگەر ئەوەی کە لە دەشتایە و ئەوەی کە لە بازاڕایە فەرقی هەیە ئەوەی لە بازاڕایە بەخێ و خۆی بەخێو ناکات بۆی بە خۆی بۆ بەخێو ناکرێت لەبەر ئەو دانەی کە ئەیخوا نییە بەخێر بێ یاخوا سەر چاوم بەخێر بێت کەناری ئەم نارنجەی لێ ئەم پرتەقاڵی لێیە ئەو سەوزەی لێیە ئیتر حەزی لە کامیان ئەوە 35,000 بەڵێ ئەم باڵندەیە بۆچی دەکڕیت تۆش مامەڵەی پێوە دەکەی یاخود بەس بۆ جوان زۆر باشە پێک هاتن لە مامەلەکردن لەگەڵی تەواو دەگەن ئەدەوێت کامیان حەزیەکەی ئەوە زۆر باشە کاک بەختیار خۆت حەزت لە چ باڵندەیەکە خۆم هەموو هیوایەتم باڵندەی کۆ عینە بەبەغایە بەبەغات زۆرە واللهی ئێستا حالیان نیمە بەسم بۆ گەشتۆتە 25 وەرەقە 20 وەرەقە ئالە دەورەیە نرخی ئەم باڵندانە چۆنە واللهی ئێستا من بە 35 سارە خورماخۆرە بە 60 سارە تێری حەم ژوودی بە 12 سارە ئالە سیحرانە ئەم نرخانە چێ دایدەنێ خۆتان جان بەڵێ بەس یارە خوانێ بکە پیرۆزت بێت بەڵێ کاک بەختیار ئەم نرخانە واللهی ئەوەی کە پێی بین ماڵی هەیەیان ماڵی نییە ماڵی نەبێت چ لە ساز بۆ 35,000 ماڵی نەیە 7,000 خەزی ئەوە نییە بەس خەڵک حەزی لە ماڵیە حەزەکە بێتە سەردەستی یاری لەگەڵ بکە عادی نییە لە موسیقی هەیە میسری هەیە ئیسپانی هەیە دووسێ نەوعی هەیە کۆکتێل کاک بەختیار باڵندە چۆن ماڵی دەکرێت باڵندە خۆی لە بەچکەیەوە ماڵی دەکرێت ئەبێ مناڵ بێ بە سریدا کشتی بێتێ بە سرنجیان شیری بێتێ بە ئەوەی کە خشۆکە دوای ئەوە ئەو کادا ئاوا ماڵیە پرسیارم لەوە کرد ئەم نرخانە چێ دایدەنێ ئەم نرخانە خۆمان بەدەست خۆمانە بە پێی مەوسم دەگۆڕێنەر پێی مەوسمە گۆڕێ بەڵێ ئێستا فەتریش کە مەوسمی بووکە سوورە و سمۆرەیە باڵندەکان چۆن پۆلین دەکرێن و جیاواز دەکرێنەوە چۆن یعنی کە عەیەنن بۆمان خۆمانەی ناسین ئەمە ئەو نوعەیە ئەمە ئەو نوعەیە ئەمە ئەو نوعەیە ئەمە سیحری ئەوەنەیە ئەمان بای ئەوەنەیە ئەوەش بای ئەوەنەیە ئاوە
ئەم باڵندانە کە نەخۆش دەکەون لە چێ چارەسەر دەکرێن؟ خۆی دەرمانی بەیتاڵێمان هەیە ما دەرمان لە حەبی هەیە لە مخەلەفی هەیە لە ئەنواع عیلاجی هەیە لە دکتۆرەکەی گەێنی ناڵێنەوە حاڵەتی نەخۆشەکەیەتی ئەویش هینەکەمان هەیە عیلاجەکانی مانایاتی ئێمەش بۆی بەکارێنین. عیلاجەکان پزیشک دایدەنەیان خۆتان؟ پزیشک پێمانڵێ خۆمان بەو شێوەیە لە پێ ڕەچە دەکاگەین. بەڵێ بەڵێ زۆر باشە. ئەی گەرداوات لێ بکرێت ئەم باڵندانەی ئەم دوکانە ئازاد بکەی و بیانگەڕێنیەوە بۆ سروشت ئامادە ئەم کارە بکەی؟ ناڕات ناشی ئێستا بۆ نمونە ئەم کەناریە ئەم کەناریە ئەگەر بێت و بەرەڵایکەی لە سەربانێکە ئەوەستێ لەسەر عەمودێک وەستێ ڕۆژێک دوو ڕۆژەشی دوای ئەو خواردنی ئەو لێرە نییە خواردنی ئەو کەتانە گوڵە بە ڕەشەی سپیە گوڵە بە ڕەشەی ڕەشە هەرزنە شادانە ئەو شتانێ یعنی ئامادەنی ئازادیان بکەیت؟ نانە ئامادەنین لەبەرەوەی کە خۆیان مردارە بنەوە ئەگەر ئازادیانکەین. پێویستە چی بکرێت بۆ پاراستنی ژینگەی کوردستان و زیادبوونی باڵندە لەم شوێنە؟ وەڵڵی ئێستا شەخسێک هەیە تەقریبی 150 بە بەغای بەرەڵا کردووە لە ئێران وێنە 150 باڵندەی بەرەڵا کردووە ئەویش بە بەغێ سەڵزەکان 75 جینێر و 75 جیمێ لە مەشتەرەکەی سەرچا بەرەڵای کردووە. ئیتر لە ناو سەرچارە ساوزیەکەن خۆیان گەورە من دایک و باوژیان بەخێویەکەن هەموونەوە ئەموێیەکە خۆ لەوێش سپەیامێکت هەیە بۆ بەخێوکەران؟ وەڵڵی پەیامی ئەومەیە بۆ بەخێوکەران کە ئەیکڕن ئاگاداری بن چونکم ئاژەڵێکی فەقیرە هەتاوەکو دەستی پێوی بێکەمە لەبەرەوەی ئەو شتەی کە ئەوەی خوا لە بازار ڕا بەپارەیە یا ڕای نەگرێت یای کە ڕای گرت بە شێوەیەکی جوان بەخێویکە.